بەداخەوە کاتژمێر 5:50 خولەکی سەرلەبانێ لە تاریکی شەوە بەرەبانەکە ڕووداوێکی هاتشۆیمان هەبووە و ئێمە دەست بەجێ مەچواتیمان ڕایاڵەکە بۆ شوێنە ڕوودا و لە کاتژمێر 6 گەیشتنە شوێنە ڕوودا و هەڵبەتەم ڕووداوێکی ئاسان نەبوو لەبەرەوەی کە تێکدانی ئەم پردێکی سەرەکیە لە سنووری جوگرافیامان و قفڵبوونی ئەو ئۆتۆمبیلێش کە لە شانی چەپی باوڵەم جسرەکەەوە کەم هاوڵاتیە کە تەمەنی 30 ساڵ بووە لە هەولێرەوە ئۆتۆمبیلێکی سکانیا هاتنی کردو بەبارەوە و خۆی ئەڵێ بە گفتاری خۆی ئەڵێ من هەوڵیەوە ماوە با بڵێم وەستان بە ئۆتۆمبیلەکەم کەم بەڵام نەیتوانیوە بێ و خۆی کێشا بەم لە چەپی پردەکە. زیانێکی زۆری بۆ دروست کردووە لە ڕووی زانستی بەرگری شایستانی ئێمە دەتوانین بڵێن سەدا بە پێی پۆلینکردن 185 لەبەرەوەی هیچ تۆمبیلێکی بچووک و مامناوەند و گەورەش ناتوانێت و ئەم پردەیە بەکاربێنێ. ئەمە دقیق شوێنی جوگرافیایی جستی یەکەمی زارگەڵی کانیمارانەوە تا تێکەڵی ئاوی باڵەکیان و بێخاڵ و ڕێگای هاملتۆن و کاتەکەشی زۆر کاتێکی نەگونجاوە نزیکی لە سەری ساڵ و ڕۆژی هەینی خەڵکێکی زۆر ئەم ڕێگایە بەکارێنن. برادرانی هاتوچۆ ڕێگایە دەگیان نیشانی شۆفێران داوە برادرانی ڕێگاوبان خۆیان بڕیارەدەن ئەندازیاران ئیشی ڕێگاوبانە باوەڕم وایە کەمتر نابێت لە دەڕۆژیانی شەکەی زۆرە بێ. ڕێگای بەدیلمان هەیە کەوا ڕێگاکە ڕێگای بێخاڵە لە کاتی هاتن لەم ڕێگایە شوفێران ئەوەی کەوانە شارەزابیتن و ئۆتۆمبیلی بچووک لەوانەیە تا ڕادێک ئاستەنگ دروست نەکا بۆ ئێمە بەڵام لەوانەیە ئۆتۆمبیلی بار هەلگر لەم ڕێگای دەکە هاتو چۆ دەکاتن لەوانەیە بێتە ئاستەنگ ببێتە کێشە بۆ ئێمە دروستکە بەڵام تیمەکان ئێستا سێ تیم لە ڕواندز لە بێخاڵ ئامادەکاری ئەویان تەواو کراوە کە ئۆتۆمبیلی بار هەلگر ئەگەر بێن هاتوچۆ بکەن بەوەی تووشی ڕووداوی و کاتیان بۆ دادەنەی لەوانەیە ئۆتۆمبیل یان دوو بە دوای یەکدا ڕێگایان پێ بدەین لە هاوینە هەواری بێخاڵ دەرباز بوون بۆەوەی تووشی ڕوودا و کاسن بەهۆی ئەو ڕووداوەش ئەو پردەی دوامانکەوا دیارە لایەکی پردەکە دارماوە بەهۆی لێدانی ئەو ئۆتۆمبیلە بارهەگرەکە خۆی پێدا کێشاوە